والله پەیامم ئەوەیە دەڵێن باوەکی من لە خۆ نەکەن حمر ئەوە بە ئاخری عمری بچێ و عمری 70 ساڵی بچێ و مۆڵەتی ساقی دەربێنی. هاوڵاتێکی تەمەەن 70 ساڵ لە سنووری ئیداری ڕاپەڕین وێنەکەی بڵاو بووە کە سەرقاڵی دەرهێنانی مۆڵەت شۆفێریە. ئەم هاوڵاتیە ناوی حاجی عەلیە و دانیشتوی گوندی پاشکۆتەڵە لە سنووری قەزای ڕانیا لە شارۆچکەی سەرکەبکان. من دەچمە لای خۆی بزانم بۆ تەمەنە مۆڵەت دەردێنێ و داواکاری ئەو چییە. مام حاجی سڵاو لێبی. عەلەیکوم سەلام وەڕەحمەت الله، سڵاوی خوای لەت بێ لەمیش بێ. مام حاجی بۆ تەمەنە سەرقاڵی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری. والله لەبۆیە سەرقاڵی مۆڵەتی دەرسێنیە بە حەقەت ئەنی حمرمە تقریبان ڕۆیوە مالی 56م دەوری لە بۆ 70 ساڵی ڕۆیوە، بەڵام سارم بەبێ ئەلەکە بەبێ سایقیان ماوەتەوە منداڵەکان کچەکانان مێر کردووە و کوڕەکانی شەحەرێکە بە دوویشی خۆدا ڕۆیشتونە، هەندێک لە بۆ دەرەوە چوون و یەک نالێ لە ماوە ئەویشا دوکان هەیە لە سەناعی لەوانە ڕۆیوە، بەڵام ئیشەکە سارە خۆیان هێوە میسارە بەبێ ساقی ماوەتەوە دەمەوێ مۆڵەتێکی شپێری دەرێ دەم سارێ بە نائاسایی لێ نەخڕم. ئەرێ وەڵڵا لەبۆ خۆ مەمنون عالەمێن نەبووم، ئەنی لەبۆ سارێ لێ خوڕینێ لەبۆ خۆ سارێ لێ بخڕم بەخۆ بەخێزانێ. باشە بۆ لەو تەمەنە سەرقاڵی ئایا پێشی شۆفێری نەدەزانی؟ شەربێ نەمدەزانی، بەڵام گوێم نەدایە لەبەر منداڵەکان نەمدەزانی منداڵ هەموو ماڵە خۆ دەکەن و لێم جودا دەبنەوە و دوای بەبێ ساقی ئەو دەمیشن سارە نەبوو بە حەقەت زوو، بەڵام منداڵەکان بڵاو بوون هەندێک لە بۆ خای ڕۆیشتن هەرێکە بە دوشکاری خۆدا ڕۆیی ئەمیشا بەخۆ بە خێزانێ مامەوە شۆڵەکان لەگەڵدا ماوەیستان دوێ نەکا، بەڵام ئەوی ساقی نازانی و تازا دەگاتێ. ئەرێ وەڵڵا ئەویش ئیشەکەی وایە جا من بە ناچاریەوە توش بووم، دەڵێم لە بۆ خۆ پێرە ساقی کەم و بە ناوانێکی لێ نەخڕم با گوێرەی حکوومەتی ئەسپەینێ خواستەکەم لە دەستغڵدا ئەنێ ئیجازە شتی خۆم هەبێ، بەڵام کە ئیجازەت نەبێ مخالیفیش نەبێ هەر دەڵێم خالیفی. مام حاجی ئایا گرفتێکت بۆ دروست بووە؟ وەڵڵای گرفتم بە حەقە دەگەل بۆ دروست بووە لە قەزەی خوێندەواری کوردی منێ لە قەزەی کۆمپیوتەریە، ئەو گرفتەمانە بۆ دروست بووە. لە قەزەی کۆمپیوتەریش یارمەتیم نادەن وەکو پێویست بە حەقەت لە بۆم ناخوێنەوە ساڵ هەولێرا دەخوێنەوە لە بۆ خەڵکی نەخوێندەوار، ئەمە قورئانەیە دەزانم بەڵام قورئان عەرەبیە، هەنی بە حەقەت ئەنی خوێندەواری کوردیم کەم خوێندووە، نێو شتێک دەزانمەوە خوێنمەوە، بەڵام ئەو خوێندەواریەم نییە هەمووش دقەقەکە بە ماوەی 25 دقان ئەو سوال 24 سوالات تێدەپەڕن هەتا بە سەعات دەخوێنمەوە. ئەگە یارمەتیان دابامە مەسەلا ئەنی بە جۆرەکی هەتا ئەنی بەس لە بۆیان خوێن بامەوەکو هەولێرێ سوالەکانمان لەبەر کردوون بە ڕێک و پێکی وردە وردە ئیجازەی مۆڵەتیم وەردەگرت و کێشم نەدەبوو. باشە مام حاجی دەتوانی سیارە لێ بخڕی؟ هەرێ وەڵڵا لەخوای بەزیار بێ دەتوانم لێ خوڕمە، ئەوان ڕۆژان چوومە قەڵازی بۆ قەمەرەی نووسنگەی و چوومەوە پڵنگانی و نێو گزانکۆ و نێو ئەو وەردوگا ئەوانم هەموا کردووە و هەنی سارێ بە حەقەت ئەنی ئەو سارێ بڵان دەنێو دامە کەمترما لێ خوڕی، بەڵام قەمەرەما لێ خوڕیوە کێشەم نییە لە قەزەی سارێ نووسنگەی دەیانگ زۆری چاکی. باشە پەیامت چێ بۆ گەنجانەکە بەبێ مۆڵەت سیارە لێ؟ والله پەیامم ئەوەیە دەڵێن باوەکی من لە خۆ نەکەن حمر ئەوە بە ئاخری عمری بچێ و عمری 70 ساڵی بچێ و مۆڵەتی ساقی دەربێنی با تووشی خۆ نەکەن بە ئافرەت و بە پیاوەوە حولێکی بدەن لە بۆ خۆ ساقێ بە عنی دەتەمەنی خۆدا خۆ پێرە ساقیکەن ئیجازەش دەربێنن بە ناسایی لێ نەخڕن. چەند جار کەوتووی لە مۆڵەتی بە قورئانەوە کارکردنەوەی شۆفێری؟ بە قورئانەوە دوو جارە بکەوە ئەو کەڕەتەی کۆمپیوتەریش نەکردە نادەر دەچوو کۆمپیوتەرەکەم خراپ بوو.